لە سنووری پارێزگای هەولێر 31 دۆنم زەوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دراوە بە سەنتەرێکی ئەهلی تایبەت بە نەخۆشی ئۆتیزم. بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێریش ڕایگەیاند ئەم زەویە بۆ کەرتی خزمەتگوزاری وەرگیراوە. ئەو پرۆژەیەکە لەو پرۆژانەی کە خزمەتگوزاریە لە چەندین پێکهاتەی جۆرا زۆر پێکهاتوە عادەتەن کە وەبەرهێنەر پرۆپۆزەل تەقدیم دەکات ئەمە لەلایەن شارەوانی وەزەوی بۆ تەرخان دەکرێت. بەپێی بەدواداچوونەکانی NRT لە کاتێکدا زەویەکە بە ناوی خزمەتگوزاری وەرگیراوە، بەڵام باڵەخانەیەکی 15 تێدا دروست دەکرێت کە سەنتەرێکی بازرگانی و کافتریا و ڕێستۆرانت و هوتێلێکی سەدژووری تێدایە. دوای ئەو سەنتەرە ئەهلیەکە کراوەتەوە 32 دۆنم زەوی وەرگرتووە لە حکومەتی هەرێم بەناوی ئەو نەخۆشانەوە بەناوی نەخۆشی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبێت لەسەر حیسابی ئێمە بەڕاستی. بۆیە ئێمە داواکانی لە حکومەتی هەرێم بە زووترین کات ئاوڕێک لەو نەخۆشانە بداتەوە. ئێمە لە تەحملمان نەماوە دایک و باوکانی ئۆتیزم بەڕاستی ئێمە ئەمانەوە سەری خۆمان هەگرین لە وڵاتە، یعنی شوێنی ئێمە نەماوەتەوە لە وڵاتەی. ئەم سەنتەرە ئەهلیە 2 ساڵ لەمەوبەر لە شاری هەولێر کراوەتەوە و سەرەتا دەوترا بەبێ بەرامبەر ڕاهێنان بە توشبووانی ئۆتیزم دەکرێت، بەڵام دواتر بە وتەی کەسوکاری توشبووەکان ماگانە بڕی 400 تا 600 دۆلار لە بەرامبەر ڕاهێناری هەند منداڵێکی توشبوو بە نەخۆشی ئۆتیزم وەرگیراوە. NRT پەیوەندی بە خاوەنی سەنتەرەکە کرد، بەڵام ئامادە نەبوو لێدوان لە سەروەرگرتنی زەویەکە بدات و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیش ڕایگەیاند لێکۆڵینەوە لەسەر پێدانی ئەو زەویە دەکەین. ئێمە ئێستا ئاگدارین بەو مەسەلەوە خەریکی لێکۆڵینەوەین لەسەری کە زەرور وایە کە بەپێی پێداویستی خەڵکەکە بێ و بەپێی لە چوارچێوەی حکوومەتە ئەم کارانە ئەنجام بدرێن نەک لە درەوەی حکوومەت. هاوکات ئەندامێکی لێژنەی نەزاها لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە هەرێمی کوردستان زەویش بەهەدەر دراوە. شانبەشانی بەهەدەردانی بودجە، شانبەشانی بەهەدەردانی داهاتی نەوت، زەوی و زاری ئەم وڵاتەش بەهەدەر دراوە. وەکو هاوشێوەی حاڵەتەکانی دیکە ئایا تەنها ئەم سەنتەرە پێویستی بەو زەویە چەند خەستخانی حکومیمان هەیە ئێمە کە شوێنەکان خراپە، مەوقعەکان خراپە، پێویستیان بە بینایی تازەیە. ئۆتیزم یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە سەرەتای تەمەنی منداڵی دەردەکەوێت و بەپێی ئامارێکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لقی هەولێر زیاتر لە 600 منداڵی توشبوو بەم نەخۆشیە لە سنووری پارێزگای هەولێر هەیە و لەو ڕێژێژ تەنها نزیکەی 100 منداڵ لە سەنتەرەکان ڕاهێنانیان پێدەکرێت. ئومێد سۆمانی، NRT هەولێر.